عزیزان ساش تورێکی ترمان ئامادەیە لە شاری هەولێرەوە باس لە پشتگیری لە مسلمانان دەکەین گەر میوانەکەمان ئامادە بێت. زۆر باشە وانیا خان بابەتی پشتگیریکردن لە ینی مسلمانان ئەوەی کە لە فەرمودەکەی پێغەمبەریش صلی الله علیه وسلم ئاماژەی پێکراوە مسلمان وەک یەک جەستە وایە کاتێک ئازارە سەر جەستە لە ئازار لە هەر شوێنێک تا هەبێ هەموو جەستە پێوەی ئەناڵێنێ ینی تۆ شەو خەوت لێ ناکەوێت هەموو جەستە بەخەبەرە لە برەوەی کە تۆ ئەندامێکت یا شوێنێک لە جەسەد ئازاری هەیە بۆیە بێ بە فعلی بە عەمەلی بەڕاستی ئەم بابەتە ڕەنگ بداتەوە لە ژیانی ڕۆژانەمە نە مسلمانێک لە هەر جێیەک لە هەر شوێنێک بە هەر زمانێک بە هەر ڕەنگێک تووشی هەر گرفت و ناڕەحەتێک بێ دەبێت ئێمە ئەگەر نەتوانین هاوکاری بکەین ڕاستی ئەضعف الئیمان خۆ ئەتوانین پێمان ناخۆش بێ ئەتوانین دوعای خێری بۆ بکەین بۆیە زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەی مسلمانانە ئەم بابەتە بەرجەستە ببێ و بە کردداری بەڕاستی ینی جێبەجێ بکەین ئەوە بابەتێکی گرنگە. ئەزیزان وەکو دەزانین زۆر جار پاڵپشتیکردن ڕەنگە پێمان وابێ زۆر قورسە بەڵام ئێمە دەتوانین تەنانەت بە وشەیەکیش بێ بە دوعایەکی خێر بێ پشتگیری لە برا مسلمانەکەمان یاخود لەو خەڵکە مسلمانە بکەین کە لە ئێستادا دیمەنەکانی سۆشیال میدیا بەڕاستی ئەو کارەساتی کە ڕوویدا ئەوە دەسەلمێنن کە چەندێک لە ژێر مهینەتی و پێویستیان بە پاڵپشتی و بە پشتگیری مسلمانانی تر هەیە زۆر جارنەک ئەوەی کە پشتیوانی ناکرێت مسلمان لەوە تێنەگەیشتووە کە بەڕاستی وەلا ئوبەڕایی چییە یاخود چۆن بتوانێت پشتیوانی لە مسلمانان بکە یاخود ڕۆڵی چییە و چ کاریگەریەکی هەبێت. ئەزیزانمان ئێستاش میوانەکەمان ئامادەیە ئەویش بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفیە باس لەم بابەتە دەکەین کاکتۆر سڵای خوات لەبێت ئەم کاتت باش دەستپێک ئەو پرسیارە بکەین بەڕاستی مسلمان دەبێت چ ڕۆڵێک ببینێ لە کاتی ڕوودانی کارەساتێکی لەم شێوەیە بە نمونە ئەو کارەساتی لە فەڵەستین و غەزە ڕوویداوە پشتیوانی چۆنە؟ وعليكم السلام ورحمة الله الحمد لله اللهم صل على محمد وعلى آل محمد زۆر بەخێر من دەستان خۆش بێ بە ئەم دیدار و دەرفەتە ئێمەی مسلمان ئەو مەسئلەی عەقەدیە مەسئلەی بیر و باوەڕە الله سبحانه وتعالى فەرمێ إنما المؤمنون إخوة تنها إيمان داران برا يكترن غير إيمان داران برا يكترنين پیغمبر صلى الله عليه وسلم فرمى مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى ما دام إبا مسلمان يك جسد يك لاشين وكو يك عائلين وكو يك مروفين حركاتك شوينك للاشي مروف هەست بە ژانەکە هەموو لاشەی مرۆڤ نامرتەح دەبێ و ئیسراحەتی لێ هەڵدەستێ لەو پەڕی دنیا تا ئەو پەڕی دنیا هەر مسلمانێک هەر ئیماندارێک لە ژن لە پیاو لە مناڵ لە گەورە لە بچووک کاتێک مشکلەیەکی هەبێ دەبێ ئەمە بە مشکلی خۆمانی بزانین ئەوە ئیسلامەتی حەقیقیە ئەوە وەلا لە بۆ مسلمانن و هەر کەسێک کە دژمنایەتی دینی خوای گەورە بکە ئەوە بەڕای ئینسان خۆی لێبەری بکە و هەروەها دوعای خێری بۆ بکە بێتە مسلمان ئەگەر لایەقی ئیسلامەتی و مسلمانەتیش نییە خوای گەورە بەڵای ئەو لە کۆڵ ئێمە بکاتەوە و بە شەڕێک مەشغولی بکەکەوە دوور بێتەوە لە مسلمانان. بەڵێ دکتۆر ینی بۆ گرنگە ئێمە هاوسۆز و هاوخەمی یەکتری بین ینی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو فەرمودەیە ئاماژە بە سێ بابەتی گرنگی ژەکات وەک معلومی جەنابتە و ئێوە شارەزاتن بێگومان ینی ئەم گرنگی ئەم بابەتە لەکوایە من مسلمانێک لەو پەڕی جیهان نە ڕەنگی وەک ڕەنگی منە نە زمانی وەک زمانی منە نە کللتوری وەک کللتوری منە بۆ نمونە ینی تووشی گرفتێکە بێت تووشی ناڕەحەتیەکە بێت تووشی مەئەساتێکە بێ بۆ من لێرەوە پێم ناخۆش بێ بۆ هاوخەمی بم هۆکارەکەی چییە یا سوودەکەی چییە بۆ ئەو یەکەم وەکو مسلمان ئەرکە لەسەرمان الله تعالى خوای گەورە فەرمێ بسم الله الرحمن الرحيم وإن استنصروكم في الدين فعليكم النصر وەکو واجب ئێمە هاوسۆزی بۆیە گرنگە چکە واجبانە نوێژ لەبەرچی گرنگە لەبەرەوەی ئەمری خوای گەورەیە فەرمانی رب العالمین جل جلاله خوای گەورە لە سوورەتی ئەنفال لە ئاەتی 72 ئەفەرمێ ئەگەر داوای یارمەتیان لێکردن مسلمانان ئێوەش یارمەتیان دەن لە دین لە سوورەتی الحەدید ئاەتی 25 خوای گەورە فەرمێ وليعلم الله من ينصره
ورسله بالغيب من ينصره ورسله بالغيب إن الله قوي عزيز. دنيا دار الامتحان بو خواي گورا فرمي امن كشتك بسر مسلمانان دينم بو اوام امتحانيان بكم تاقيان بكم وبزانم تا چندا اهتمام با حال مسلمانان دادن چندا سرخري ديني خوان چندا سرخري پیغمبري خوان صلى الله عليه وسلم مادام خداك بو خوي دفاع كاري او دينه به والله يدافع عن المؤمنين به مادام والله يعصمك من الناس به پیغمبر صلى الله عليه وسلم چه پيسي بمنو بجنابته كبشتي پیغمبر بگرين عليه الصلاه والسلام انصار كان بشتي پیغمبر بگرين پیغمبرين انصار كان بشتيوانه كان بلان مساله كليره دا موقفه هلوست ایمان داره دا خو چند ایمان داره اما ایمانی خو من بدر بخين با پوست کی فيسبوك به بدعايه کی اوروبي شماوي مسلمانان بروجون يعني حيف مسلمانك أورو بروجون به مسلمان لو حالة بن بوي باش بيت السبب بو دعاء قبول بوني دعاك حيف تو شون وجنك استلني والشوانه لبرخوا يقول نف باريو اللهم انصر أهل غزة اللهم انصر المسلمين في أنحاء العالم أو الشتك واجب لو يجرينترني لو واجب جرينتر مانية إن جاء أورو مسلمان بيستيب زنابته أتو هامان إشي أنصاري كان كبيغمبر صلى الله عليه وسلم هجرتي كر لمكة لبو مدينة رب العالمين لهر آخر سورة أنفال فرمي والذين آمنوا أواني إيمان يعني هي باور يعني هي وهاجروا هجرة دكن وجاهدوا غزا دكن لبنا خوايورا في سبيل الله والذين آووا ونصروا أواني جيو مكان يعني لبو مهاجر كان كردوا وقلت فرمي يا أخوة بخير بن سرشاوان من ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة حتى التأثير اللجاني وان ذكر أو لقماناني بو خويان بيستان بوديان دابا مهاجر كان خوايورا فرمي أولئك هم المؤمنون حقا أوانا إيمان داري حقيقين خوالا وان من حسابك يا ربي إمرو خلق غزاء أوارا نبون بينه ماليتو إمرو أوان بيستان بتوية بسي بدعايك بيستان بتوية بمالي دنيا قربتواني يرمتان دي بيستان بتوية با أواني مسألة كمبيوتر ومسائل سوشيال ميديا زيركن يارمتيان دا ببوستك بهرشتك بي أورو اشتكان دوباره دبنو شون أصحابي بيغمبر صلاة والسلام خالص بيغمبر رضا ورحمة الله أصحابك بشتي بيغمبر يانجر عليه الصلاة والسلام أتوش هم بشتي أوانا بقري كلا صري بيغمبر خوادرون عليه الصلاة والسلام إيمان داريتي خود بدر دخي أمر روجي امتحان روجي موقفه هلويستا إيمان دار أجر موقفي نبي جوهركي خوي لدزدا جوهري بياوان جوهري آفرتي شاك جوهري مروف لكاتي لقومان بدرك هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنێتەوە ئایا مسلمان دەبێت چۆن هەڵوێستی هەبێ ینی تێگەیشتنمان لەم بابەتانە تا چەندێک دەبێتە هۆی لاوازبوونی ئیمانمان خوشکی بەڕێزم مافی مرۆڤ هەتا ئەو حەدەی هەتا ئەو سنوورەی لای ئەوان مافی مرۆڤە کە کەسێک وەکو خۆیان بێ کە هی خۆیان بێ من و جەنابەت کە لێرە دانیشتوین مسلمانی نوێژەکەین ئەوان نەک ئێمەیان پێ هەر مرۆڤی سەر ئەو زەویە نییە لەگەڵ ڕێزم ئێمەیان پێ دژمنێکی خۆمان پێیان وایە ئێمە دژمنی مرۆڤایەتین پێیان وایە ئێمە هەموو ئازادیەکانی ئەوانمان زەوت کردووە پێیان وایە ئەوە ئێمە شەڕی فکر لەگەڵەوان دەکەین دکتۆر محسن عەبدولحەمید هەیە پرۆفیسۆرە خەڵکی کەرکووکە خوای وەرە بیپارێزی ئێستا لە هەولێر دانیشێ کاتێک هەبوو پێما سەرۆکی هەموو عێراق بوو 8 ساڵ سەرۆکی حیزبی ئیسلامی بوو دەیگوت لە غورفەی نەومی خۆم منیان هێنایە دەرەوە ئەمریکیەکان کە عێراقیان داگیر کرد دەیگوتم مەگەر ئێوە نازانن من پیاوێکی میانە ڕەوە مەگەر ئێوە نازانن من پیاوێکی دۆستی شەڕ و ئەمانە نیم ئەمە حیزبێکی ئیسلامی میان هەڕەوین گوتیان با دەتناسین دەزانین ئەتۆ چی بەڵام ئەتۆ بە فکر شەڕی ئێمە دەکەی ئەوان هەتا ئەو حەدە دۆستی ئێمەن کە محارەبەیان نەکەین کە پێیان نەڵێن ئەو ئیشە ئێوە غەڵەتە نەمافی مرۆڤ لە لای ئەوان هیچە و نەمافی منداڵ لە لای ئێوان هیچە و تەنها مافی خۆیان دەوێ ئەوان لەسەر پشیلەیەک لەسەر تەیرێک لەسەر باڵندەیەک بەجواب دێن بەڵام موسڵمان لە لای ئەوان بە هیچ حسێب نییە بۆیە ئینسانی مسلمان دەبێت خۆی بناسی ئەوەی خۆی نەناسیوە ئەوەی بلاف و گەزافیوان هەر دەخەڵەتەیە دوور لە ڕوتان هەمووی درەو دەلەسەیە محەممەد عەبدە و جەمالەدین ئەفغانی ئەوانە کاتێک
ویستیان هەندێک نوێگەری و تازەگەری لە ئیسلامەتی دروستکەن گوتیان دەبێت هەندێک شت بگۆڕێ و هەندێک تەجدید لە فقهی ئیسلامی بکرێ و دیارە ئێمە زۆر توندین بەرامبەر ئەوروپا و هەندێک هەڵخەڵەتان بە هەندێک شتی ماسۆنیوانە چون سەفەرێکی ئەوروپایان کرد هاتنەوە گوتیان کوڕە با بە ئیسلام کوڕە با بە ئەوروپایچی و حاڵێکی وەڵڵا موسڵمان هیچ مافێکی نییە لە لای ئەوانە باشە سووریا باشە لوبنان باشە یەمەن باشە عێراق باشە مرۆڤێکی تێدا نەبوو لایەقی ئەوە بێ بژی ژیان باتە سەر بۆچی دەنجیان نەکرد لەسەر ئەوانە لەخۆ لە ئەوروپاش ئێستاکە ئافرەتێکی خۆیان کە تووشی مشکلەیەک و مەزەقێک بێ فریایەکەون بەڵام بە هەزاران خەڵکی مەهەیە لە ئەوروپاش تووشی مشکلەدەی کاتێک مسلمان یەکسەر وازی لێدێنن دکتۆر ینی تەنانەت غەرب و ئەوانەی کە با بڵین ئێستا پشتگیری ئیسرائیلەکەن بە فەرمی تەنانەت ینی نایڵن لە سۆشیال میدیاشەوە بۆ نمونە هەر ئەم بەرنامەی ئێمە لە خزمەت جەنابتا پێشکەشیەکەین ینی هاوکارانمان هەندێک وێنە پیشانەدەن ینی تەنانەت ناتوانین ئەمانش لە سۆشیال میدیا لە یوتیوب لە فەیسبوک بە جۆرە لە جۆرەکان بڵاو بکەینەوە ینی حەزری خەنە سەر نایڵن یعنی ئەو ئەکاونتەیە ئەسڕنەوە یان ئەو پۆستە لا ئەبن ئەوەندە ینی ئەوان بە مادی بە معنەوی بە تەکنەلۆژیا بە هەموو جۆرێک پشتگیری ئیسرائیلەکەن لە بەرامبەر ئەمەیە ئەگەر بێت و مسلمانێک خۆی بە مسلمان بزانێ خۆی بە شوێن کەوتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بزانێ خۆی بە ئەهلی مزگەوت بزانێ هەتا ئێستا فەڵەستین و ئەو خوشک و برایانە و ئەو ژن و پیرە پیا و پیرە ژن و مناڵانەی کە لەوێ ئەبن بە ژێردار و پەردووی ئەو بینە ڕووخاوەنەوە تا ئێستا گەردڵی بۆی نەجوڵا بێ تا ئێستا گەر هەست و سۆزێکی تەعاتوفێکی نەبوو بێ وەکوی لە فەرمودەکەی باسیەکە دوعایەکی نەکرد بێ جەنابەت فەرمود ئەمڕۆ ڕۆژی پێنجشەمەیە پێویست بووە پێویستە مسلمانان بیریان وایە کە بە ڕۆژوو بن و ئێوارە دوعا بکەن بە کۆڵ بۆ ئەو زوڵمەی کە لەو خوشک و برایانەکرێ لە غەزا قسەکە لەوەیە تا ئێستا گەر کەسێک هەستی بە منە کرد بێ هەر بەڕاست پێداچوونەوە بە ئیمانی خۆی بکە لە ئیمانی خۆی بترسێ تا ئێستا ئەم بابەتە لای گرنگ نەبوو بێت ئوستاد تەماشەیەکی تاریخی پێغەمبەران کە سەلامی خۆیان لەسەر بێ دەزانێت سوورەتی ئەلبەقەرە لە بەرچی خوای گەورە قسە و چیرۆکی بەقەرە باسەکە لەبەری یەک مەبەست ئەویش تەوان خدای گەورە مەقاسیدی زۆرن لە باسکردنی ناوێکی خۆی نەک سوورەتێکی دوور درێژ بەڵام جەوهەری سوورەتی ئەلبەقەرە لەبەرەوەی بە پێغەمبەر موسان گوت ئەتەتەخیذونە هوزوە قال أعوذ بالله أن أكون من الجاهلين يعني كقوتيان سمعنا وعصينا جوێمان لێ بوو بەجێت ناکەین رب العالمین بۆچی باسی زۆر هەشتا و هەشت باسی پێغەمبەر موسا کە سەلامی خوا لەسەر بی بۆچی باسی بەنو ئیسرائیلەکانەکە بۆی ئێمە عیبرەتیان لێ بگرین سەیری گەورەترین عیبرەتکە لەو مەسئلەی جەنابەت باز دەکەین رب العالمین ئەفەرمێ پاش ئەوەی کە بەنو ئیسرائیلەکانم لە دەست فیرعەون هێنایە دەرەوە موسام بۆ ناردن لە دەربازیان کە لە عوبودیەت و لە چەوسانەوە لە دەستی فیرعەونە پێم گوتن بڕۆن بە خۆتان بڕۆنە فلەستین لە فلەستین لەوێ شوێنێکی خۆشە و وقولوا حطة نغفر لكم خطاياكم وسنزيد المحسنين بلين خوا لێمان خۆش بە لەوێ ڕابردوو گەر شتێکمان کردبی منیش شتم بۆ زیاد دەکەم ئەوان فبدل الذين ظلموا قولا غير الذي قيل لهم ئەوەشان لە زیاتی برین حطة گوتن حنطة گەنمەمان دەوێ ئەوە یەک دووەم کاتێک نزیک من بچنە ناو بەیت المەقدس بۆ مێژوو پێتەڵێم وەکو تاریخ تەماشەکە بە درێژایی مێژووی بەشەریەت دەڵێن بەیت المەقدس قودس لە دەستی هەر قووەتێک بووبێ ئەوە سەید العالم بووە پێغەمبەر سولەیمان پێغەمبەر داود مەلیکەکانی دیکە هەر کاتێک قودس لە بەردەستی هەر هێزێک بێ لەو دنیای بزانە ئەوە سەید العالمە ئەو کاتێک بەیت المەقدس لە دەستی مسلمانان یەکەم قووەتی دنیا بوون شەڕ لەسەر ئەو هەیە مەسەلەکە ئەوان دەزانن قودس چییە یعنی وعدی خوای گەورەیە هەرچی پێغەمبەر بووە ئیبراهیم موسا پێغەمبەران دەبێ بچنە ئەو شوێنە سولەیمانە داودە محەممەدە سەڵات و سەلامی خوا لەسەر بی کاتێک پێغەمبەر موسا خوای گەورە ئەمری پێکرد بەنو ئیسرائیلەکان حتا ببنە شعب الله المختار وەکو خۆیان دەڵێن ببنە شعبی خوا خۆشی بوێن خوای گەورە فەرمی بڕۆنە ناو فلەستین بەس گوتە ئین فیها قەوما جەبارین ئەوە قەومێکی زۆر زەلام کوژ و ئەوانەی لێن ئێمە چۆن دەتوان بچین ناوێ بە پێغەمبەر موسایان فەرموو اذهب أنت وربك فقاتلا إنها هنا قاعدون تۆ بڕۆ شەڕ بکە خۆت و هاڕون بڕۆ شەڕ بکە ئێمەش لێرە دانیش ئەگەر سەرکەوتون ئێمەش دێنێ ناو فلەستین
رب العالمين سيلي كردن فرمي 40 سنة يتيهون في الأرض دەبێت سل دانەساڵ لەو سەحرایە وێڵ بن بە دوای خۆتاندا بگەڕێن خۆتان نەدۆزنەوە مفەسیرێک دەڵێ لە بەیانی تا ئێوارە زەلامێک ئەسوورایەوە 1 متر لە خۆی دوور ناکاتەوە چونکە خوای گەورە ئێستاگەرە و قەڵەمە چاوچێرکە و قەڵەبەی نبینی لە تەنیشت خۆت دەوری خۆت نبینی خوای گەورە کوێری کردبوون هیچ شوێنێکیان نازانی دوای 40 ساڵ ئەو جیلە مستەضعەفەی فیرعون پەروەردەی کردبوو لەسەر زەلیلی و لەسەر کەناسی و لەسەر حاشا گەسک لێدان و لەسەر سەر شۆڕکردن ئەو جیلە نەمان جیلێک هات لە سەحرا گەورە بووە لە ناترسێ لە هیچ شتێک اینجا ئەوانە لایق بوون بچنە ئەو شوێنە ئێمەش ئەو جیلەی جەنابەت ئەفەرمووی مامۆسەدانا ئەو جیلە هێندەی دەست بەسەردا دەستیان بەسەر سەریداهێنەوە چەوساندویانەتەوە هێندە ترسنۆک بوون وەکو فیرعون فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين فاستخف هەندێک دەرێن يعني طلب منهم الخوف وانية يعني طلب منهم الخفة يعني فرعون بتساوي هن سوک تەماشای کردبوون ئەوانش ئیطاعی فیرعونیانە کرد جۆرالی فیرعونیانە کرد ئەمە قەومێکی فاسق بوون ئەو جیلەی ئێستاش هێندە لە ئەمریکا ترساون هێندە لە جوولەکە ترساون جوولەکە ئەوها دوێنێ و پێرە سەلماندیان بە پەڕەشوتێکە چوونە سەر وەکو مەلەک المەوت چوونە سەر سەریان ڕوحیان بچێشن ئاگان لە هیچ شتێک نەبوو يعني حتى للروي سياسيش سعوديا إمارات أو أنا تشيكي كخوان كردوه كره بابا أو قوة نيمة في خلطة موامزاني لشور رجك دنيا عمو دكويت بردستيوان تو بس سيري خريطي غزكا كنتم 680 قصور كيلومتر مربع لناو زرقي لايكي بحر لايكي إسرائيل هيت رقايتي دي كينيا إنجا أو حركة قوريان كردوه يعني قوتي إسرائيل خسته برمترسيك كيس الشرم لأخوانك الدنيا أمانة هيمتيان روخاوة أمانة هيبتيان روخاوة أمانة شتێکی وان لێ هاتو ئەگەر ئێستا هەموو غەزە شەهید بکرێ غەزەیەکان گویان لێ نییە چکە لە 2006 و 7 شەهید دەکرێن حسێب کە نەماون لەسەر ئەو زەویە ئەو حرەکەی کردیان ئەو جوولەی کردیان رب العالمین بەرەکەتیان بۆ دەخاتەنەوە بە ئیزنی خوای گەورە ئەگەر هەرچی بینایە بە پێوە نەمینێ ئەوانە هەیبەتی وڵاتێکیان شکان کە پێیوا بوو کە مسلمانانش عەقیدە و بیر و باوەڕیان وابوو تۆ لە ناو جێگای خۆت ئێستا دەتکوژن هیچ شتێک لێ ناکرێ يعني وەکو فیرعون فاستخف قومه دەیانگۆ ولا أقول ولا يعني أوي أمضل ما وما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد وەکو فیرعون دەیانگۆ ئەوەی ئەمەدەڵێن ئەوە تەواوە حتى لە کوردستانی خۆمان دەیانگوت ئەوەی ئیسرائیل برێ خلاص تەواو ئیسرائیل دەرێ فران سەر دەکەوی سەر دەکەوی ڕیفراندۆم سەر دەکەوی سەر دەکەوی بە ئیسرائیل ئەو ئیسرائیلی دوێنێ پێرێ بینی لە بەردەستی چەند مجاهیدێکی غەزەی دەڵێ منداڵەکە هەڵدێن لە شوێنەکان شوێنێک نەمابوو سەیرترین دیمەن کە بینیم یەک کەسی خەڵکی غەزەی دوو ئەسیری پێیە لە ماتۆرێک سەری خستون یان لەگەڵ خۆی سەر خستون باشە بۆ ئەوەی دوایە هەر يعني موقفێکی نەبوو بەرامبەر یەک نەفەر دوو نەفەری ئەسیر کردووە دوو نەفەر يعني سلاحێکی واشی پێوە دیار نییە یەکێک لە دوای خۆی سوار دەکەێک لە پێش خۆی سوار دەکە ئەوە يعني وها ڕووخاون هیچیان لە دەست نەماوە ئەمریکا دەڵێ ئێوە هەن و دەوڵەتەکان دەڵێن ئێمە بە قووەتەوە لە پشتن و فەڕەنسا پشتی دەگرێت فلانە پشتی دەگرێت هەمویان پشتی دەگرن اینجا ناتوانن بە پێوە ڕاوەستن فسفۆری بەکاردێنن يعني سلاحی فسفۆری بەکاردێنن ئەسلیحەی دەماری شامیلێ بەکاردێنن هەموو شتێکیشان هەیە اینجا ڕووخاون ئەوانە لە بەرامبەر ئەوانە جا ئێمە خۆمان پێکەم نەبێ رب العالمين فرمي لأنتم أشد رهبة في صدورهم من الله ايوا ترستان لدلي أوانه هي لخواوي جل جلاله ولا تهنوا خوتان بكم نبي ولا تحزنوا خمخون وأنتم الأعلون هر ايوا سركوتن بلان بشرتك إن كنتم مؤمنين إيمان داربن ملا إيمان من كما أوي كوا دفاعناك إيمانك ضعيفة لا إيمان تنقيشتوه دكتور لە کۆتاییە بە کورتی ئەو جیاوازیەمان بۆ بکەیت کاتێک بۆ منێکی مسلمان دیفاع لە لایەنی دوژمنەکەم لە لایەنێک کە بەڕاستی ڕوبەڕووی مسلمانان دەبنەوە دەیان کوژن هەموو توندوژیەکان بەرامبەر دەکەن تا چەندێک بەشدارم لە هەموو ئەو گوناحانەی کە بەرامبەر بە مسلمان دەکرێت لە بەرامبەریشدا ئەگەر بێت و پشگیریان بم گەر بە دوعایەکی خێریش بێ بە بەو پشگیریانی کە بڕێزت باسی کرد دەبمە هۆی ئەوەی کە ئەوان سەر بخەمیان پشگیریان لێ بکەم و بێ بە چاکە و بەخێر بووم و کەمێک بە عەقیدە و لایەنی ئیمانی خۆمانە بچینەوە لەم بابەتانە حساب قرر سر سبب نزول سورة ممتحنة يا ممتحنة حاطب بكري أبو بلتعاء
صحابەتی نێزیکی پێغمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ژن و منداڵی لە مەکە بوو خۆی هیجرەتی کردبوو ڕۆژێکی کە پێغمبەر صلی الله عليه وسلم بەتەما بوو هێرش ببە بۆ جیهاد بڕۆن لە بۆ فەتحی مەکەوانە نامەیەکی بۆ سەرانی قوڕیش نووسی بە دزیەوە ئیمانی تەواو بوو بەخوای گەورە یەک لە ئەصحابی بەدر ئەوانە بوون کە خوای گەورە پاش ئەوەی بەشداریکردن لە غەزای بەدر هێندە خۆشەویست بوون لە خوای گەورە فەرمی ئیفعلوا ما شئتم هەرچی دەکەن بیکەن خوا لە ئێوە خۆش بووە هەرچی دەکەن یعنی ئەوە زەمانەتە لەوەی ئێوە شتی کوفر ناکەن هەڵ ناگەڕێن و تازە تەواو چونکە لە یەکەم ڕوبەڕووبوونەوە لە پاش پێغمبەر داود سەلامی خوا لەسەری هەتا گەتە محەممەد المستەفا یەکەمین ڕوبەڕووبوونەوە کە پێغمبەر صلی الله علیه وسلم شمشێری هەڵکێشا فەرمی ئەمە یەکەمین شمشێرە لە پاش پێغمبەر داودەوە لە پێناو خوای گەورە لە کالان بێتە دەرەوە ڕوبەڕووی کافران ببینەوە مادەم ئەوانەی لەگەڵ پێغمبەری خوا دابوون صلی الله علیه وسلم هێندە گەورە بوون لەکن خوای گەورە ئەوان ئیتر هەڵ ناگەڕن ئەصحاب البەدرن ئەو حاتەبە نامەیەکی نووسی بە ئافرەتێک ناردی کە لە ناو پرچی خۆی دانابوو لە بۆ سەرانی قوڕیش وتی پێغمبەر محەممەد صلی الله علیه وسلم بەتەمایە هێرش بێنن بەتەمایە ئیعلانی شەڕ بکە لەگەڵ ئێوە بە نهێنیەوە خوای رب العالمین خۆی تەداخلی کرد وحی لە بۆ پێغمبەر کرد صلی الله عليه وسلم کام سەحابە شتێکی وای کردووە یەکسەر خوای گەورە ئاەتی لەسەر دابز کرد فەرمووی بە سەحابەکانی فەرموو خوای گەورە فەرمی ئەوانەی کەوا یوادونەما یعنی مەوەدەتیان هەیە خۆشەویستیان هەیە لەگەر ئەوەی کەوا چێ لەگەر ئەوانی کە پێغمبەریان دەرکردووە کەوا پێغمبەریان صلی الله علیه وسلم دەرکردووە و شەڕیان کردووە ئێوان شەهید کردووە ئێوان دەربەدەرکردوون بە هیچ شێوەیەکی مەوەدەت و خۆشەویستی لەگەڵ کوفر دروست نییە و ئینسان پێی کافر دەبێت پەنا بەخوای گەورە کەلەی کەشف بوو پێغمبەر صلی الله علیه وسلم فەرمی بۆچی وات کرد وتی وەڵا لە پێناو ماڵ و منداڵی خۆمم کرد جا ئەوانەی لە پێناو معاشی خۆیان لە پێناو ماڵ و منداڵی خۆیان لە پێناو ڕازیکردنی خزم و کەسەکانی خۆیان یوادون من حاد الله ورسوله ئەچن دۆستایەتی لەگەر ئەو کەسان دەکەن کە دژمنی خوا و دژمنی پێغمبەر و صلی الله علیه وسلم دژمنی مسلمانانن ئەوانە حەبیطت ئەعمالهم عەمەلەکان و نوێژ و عیبادەتیان هەموو بەتاڵ دەبێتەوە هەر کەسێک ئیسرائیلی خۆش بووێ هەر کەسێک کافرەکانی خۆش بووێ هەر کەسێک بە کەلیمەیەک بە پۆستێک دژایەتی ئەهلی غەزە بکە دژایەتی مسلمانان بکە بچێ دیفاع لەوانە بکە هەرچی نوێژ و عیبادەتی کردووە هەمووی بەتاڵ دەبێتەوە ئاگدار بن ئەو مەسئلەیەکی عەقەدیە مەسئلەیەکی بیر و باوەڕە مەسئلەی ئیمانە وریای خۆتان بن وریای ماڵ و منداڵی خۆتان بن تیان بگەینن ئێمە لەسەرمانەوە واجبە ئەگەر هیچ نەبێ دوعای خێریان بکەن خۆشمان بوێن و تەمەنا بکەین سەرکەوتوو بن هەر کەسێک لە دڵی خۆی تەمەنا بکە ئەوانە ماڵوێران ببن زیاتریان لێ بکوژێ کەیفی بمرنی ئەوان خۆش بێ ئەوە بەرەو جەهەنەمی دەبە پەنا بەخوای گەورە عەمەلەکان و کردەوەکانی بەتاڵ دەبێتەوە خوای گەورە ئێوەی بەڕێزیش و ئێمەش و ئەو کەناڵە بەڕێزانەش بکاتە مدافع لە پێناو دینی خوای گەورە و حەشرمان لەگە ئینسانی لەگەڵەوانە بکە کە فەرمێ من ئەصبح ويهتم نەک ولم يهتم بأمر المسلمين ئێحتیماماً بە ئیشی مسلمانانداوە دەستان خۆش بی خوا سەلامەتتان کا بەڵێ کاک دکتۆر بە یەک دێر هیچ کات نەماوە بەس بە یەک دێر زیاتر نا ئێستا داپیرەیەک باپیرەیەک گەنجێک کەسێک کە بەدیار ئەم بەرنامەی ئێمە دانیشتو و چاوی پڕ لە فرمێسک کە قورگی پڕ لە گریانە بە غەمگینەوە لە غەزە ئەڕوانەیە باشترین پشتگیری بۆ خوشکوبرایانمان لە فەڵەستین چییە بە یەک دێر پێم بڵە سوپاس دەکەم نص آية القرآن أولئك هم المؤمنون حقا والذين آووا ونصروا أواني لنا ضلي خود زي مسلمان كرتو أواني ضل خدايا خود تزاني لا حول ولا قوة إلا بالله هيت ما لدسنايا خدايا تنها دعاء خير نبزمان هيت ما لدسنايا بزمان أو شد بلاك إنه دابيرو بابيري هيت لدسنايا تنها دعاء بدست لرزوكانيان كشست حفتا صار لسر عزي دادن إن سبحان ربي الأعلى لبرخوا ده بارلو فرميس شنديت أخواري خواي جور دعائك لو أنا قبول دك أجر قبول إشنك أوا خوي خستا ريزي أو مسلمان دفاع على ديني خواي جور دك مش ديلي بي أو مجاهدة ولا بينا خواي جور غزاي كردوا وكدش لي خدايا شهادة بقسمة إيمش بكي بيغمبر أفرمي صلى الله عليه وسلم هر كسي شيء بربدل لبر خوای گەورە بپارێتەوە کە خدای گەورە ئەجری شهادەتی بە قسمەتکار شەهیدی بە قسمەت بکە ئەگەر لەسەر شوێنی خۆشی لەسەر پێخەفی خۆی بخەوێ بمرێ وەفات بکە ئەفەرمێ خوای گەورە ئەجری شەهید و پاداشتی شەهیدی ئەداتەوە یا ڕەبی خوای گەورە شهادەتمان بە قسمەتکە لە پێناو خۆی وخوای گەورە لە ئەجری ئەوانە بێبەشمان نەکە اللهم لا تحرمنا أجرهم ولا تفتنا بعدهم واغفر لنا ولهم زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد سۆفی بانکخواز کە لە هەولێرەوە لەگەڵ بانە